جارێکی تر کارکردن لە پرۆژەی ڕێگای دوکان چاقۆڕنا وەستێنراوە بەڕێوەبەری کۆمپانیاکەش کە جێبەجەکاری پرۆژەی ڕێگاکەیە بە 1964 وت تەنیا 1964 لە ڕێگاکە دەپرسێتەوە حکوومەت گوێی لێ نییە. وەک بیرتان بێ سەرەتای ئەم ساڵ دانیشتوانی دۆڵی خەلەکان و گوندەکانی دەوروبەری بۆ ماوەی زیاتر لە 10 ڕۆژ ڕێگای ئیداری ڕاپەڕینیان بەڕووی سلێمانی دەداخست و گرفتێکی زۆر گەورەی دروست کرد. دواتر ڕێگایەکی تریش بە هەمان شێوازداکرا. داواکاری خۆ پیشاندەران ئەوە بوو کەم جارە بەجددی کار لە ڕێگاخەدا بکرێت و تەواو بکرێت. دواتر نووسنگەی جێگیری سەرۆکی حکوومەت و وەزارەتی ئاوادانکردنەوە هاتنە سەرخەت بڕیاریاندا کە کارکردن لە پرۆژەکە دەست پێ بکاتەوە و بڕیاریش وا بوو تا کۆتایی ئەم ساڵ قۆناغی دووەمی پرۆژەکە تەواو بکرێت. بەڵام وا 53 ڕۆژە و لە 20 مانگی ڕابردووەوە کارکردن لە پرۆژەکە وەستێنراوە. ئێمە بە دۆلاچوونمان بۆ بابەتە کرد لەگەڵ خاوەنی و کۆمپانیایی کە ئێستا جێبەجەکاری پرۆژەکەی قسەمان کرد باسی لەوە کرد کە پێیان وتون کە دەسەڵگرن لە کارکردن ئەوان واتە حکوومەت خۆیان کۆمپانیایەکی تر دەهێنن بۆ ئەوی کارکردن لە پرۆژەکە دەست پێ بکات. بەڵام تا ئێستا هیچ دەنگێکی نییە. جا کێشە و گرفتی ئەم ڕێگا دووساییدەی نێوان چواقوڕنا بۆ دوکان ورد و قوڵا چیرۆکەی دەگڕێتەوە بۆ 2013 کە بڕیار بوو 2014 پرۆژەکە تەواو بکرێت. بەڵام وا تەمەنی دەبێت بە 14 ساڵ هێشتا پرۆژەکە تەنیا قۆناغی یەکەمی بە ڕێژەی لە سەدانەوە 5 جێبەجێکراوە و قۆناغی دووەم و سێمی لەژێر ڕەحمەتی ئەوەیدایە کە کارکردن تێدا دەست پێ بکاتەوە. وردەکاری ئەم هەواڵە لە 1964 دۆتکەی ئاردی بخوێننەوە.